ئارامی هەلی کار و خزمەت ئەم دروشمانە یعنی لە خۆیەوە نەهاتن ئەمانە دوای گفتوگۆیەکی زۆر دوای پەیوەندیەکی زۆر لەگەڵ خەڵک دوای دانیشتن و تەقیم و هەڵسەنگاندنی ڕەئی خەڵک لە بادیرانەوە تاک و گەرمیان ئەوەی کە دائمە بە ئێمە ئەوەترایەوە سێ چوار داواکاری ڕئیسی یەکەمیان بەڕاستی خەڵک ماندوون لەو سیراعە سیاسی کە کوردستانی چەق بەستووە ئەم ساڵە ماندوون لەو بەتایبەت لە شارێکی وەکو سلەیمانی کە ئەم سیراعە سیاسیە بووەتە هۆی خاوبوونەوەی ئیستیسمار لە سلەیمان بووەتە خاوبوونەوەی گەشەپێدانی ئابووری لە کوردستان بەعام بەڵام لە سلەیمانی بەتایبەت ملەتی خۆمان ئەوەندە مەشغوڵ بووە بە سیراعی سیاسی لەم چەند ساڵی ڕابردوویە جۆرێکە ئین کاریگەری زۆر سلبی هەبووە لەسەر نەفسێتی ملەتەکەی ئێمە بۆیە کەین سەیرەکەین ئەمە چۆن بتوانین هەندێک لەم کێشە گەورانە چارەسەرکەین کێشەی ئابووری کوردستان کێشەی کارە کێشەی زامنکردنی ئایندەی خەڵک بەبێ ئارامی هیچ کام لەم ئامانجە گەورانە نایەنە دی بۆیە بەڕاستی و کاتێتی ئێمە کوردستان ئارام بکەین ئەکێ ئەتوانێت کوردستان ئارام بکاتەوە یەکێتی ئەتوانێت کوردستان ئارام بکاتەوە هەربەیت بەراوردێکی بکەین لە بینی لایەنەکانی تر سیاسەتی یەکێتیە کە هەمیشە حەکیمانە بووە هەمیشە بەدوای ئاشتی گەڕاوە لە پێناوی ئاشتی بینی لایەنە سیاسیەکان ئاشتی لە بینی ئێمە و دەروگیران ئێمە ئاشتی لە پێناوی گەشەپێدانەمە بەشێکی سەرەکی بووە لەوەی کە پێی دەوترێ ڕێبازەکەی مام بۆیە ئارامی سیاسیە ئارامی کۆمەڵایەتیە ئەمە لەو باوەڕەداین کە ئەگەر ئێمە بتوانین ئارامی دەستەبەر بکەین لە کوردستان بێگومان خۆشگوزەرانی و بێگومان ئاوەدانیشی بەدواوە ئارامی کە خۆشگوزەرانی و ئاوەدانەوەشی بەدواوە بێت ئابووری کوردستان بەهێزەکاتەوە بۆ کۆمپانیەکانێکەوە نەوکە بۆ بەرهێنەرەکان ئەگەڕێنەوە سەرکاری خۆیان متمانە ئەگەڕێتەوە کە کوردستان بەرەو ئتیجایەکی ئارامدا ئەوە کە ڕەنگێ متمانە بدا بە ئەو وە بەرهێنەرەی کە ئێستا ڕەنگ بێ بە تەرەدودەوە ئیشی خۆی بکە ئەو بەڵێندەرەی کە ڕەنگ بێ بە تەرەدودەوە ئیشی خۆی بکە ئێکە ئەوان ئیشیان زیاد بێت هەلی کار زیادە بێت کارگەکانمان بکەونەوە گەڕ هەلی کار زیادە بێت